مامۆستا من ئیشەکەم ئیشی دلیڤەریەکەم باشە لەمە هەم خواردن بۆ ماڵەکانە بم لێرەیە ئیتر جاری وایە گۆشتی بەرازی تێکەوێ خواردنەکان ئیتر نازانم ڕاستە گوناحە بەڵام لێرە مامۆستا چەند ئیشێکم گۆڕیەوە هەمووی یعنی وەکو ئێستا من ئیشی پۆستمە کرد باشە لە ئیشی پۆستشە کابرا مەشروب و شت بۆ برادەرەکەی نێرێ بە پۆست تۆ دەستی یەکەیتی هەڵیەگری ئەوە شەرە بێتە گوناح. قوربانگیانیسانی مسلمان هەدەف و ئامانجی دنیا نییە، هەدەف و ئامانجی پڕکردنی گیرفان و ورگی نییە، هەدەف و ئامانج لە ژیانە ڕازیکردنی ئەڵڵایە سوبحانەوە وتەعالە. بۆیە قوربانگیان هەر ئیشێ نەک حرامی تیا بوو شوبهەشی تیا بوو ئەبێ وازی لێبێنیت، شوبهەی تیا بوو ئەبێ وازی لێبێنی. ئەها ئیتەقوا مەواضیع التوهم، لەو شوێنانە خۆتان بپارێزن کە شوێنی توهمەیە. باشە ئێستا لە زانکۆ باشە شوێنەکە بوو پیانەوە کانی عاشقان باشە عنی بۆ نمونە ناوێکی ئاوای هەبوو ئەو گەنجانی کە ئەڕۆیشتن لەو شوێنەیە ئەوەستان باشە مەشبوه بوون یانوت ئەمە بە دوای ئافرەتە ئەگەڕێ حاشا لە ڕووی جەنابەتان یا کەسێکی خراپە. بۆیە ئینسان کە کەسێکی بەرز و بەڕێز بوو پاک بوو بێباک بوو نابێت لەو شوێنانیا بوەستێت. ئەبێ خۆت یعنی بزانیت ئێستا لە بازار باشە لە بازار هەنێ شوێن هەیە هەنێ گەنج ئەوەستن بە سەیری ئافرەتەکەن. تۆ لەو کاتەیە ڕاستە ناچی بۆ ئەوەی کە سەیری ئافرەت بکەیت، ناچی بۆی کەوا تەحەڕوش بە ئافرەتی خەڵکەوە بکەیت، بەڵام لایق نییە لەو شوێنەیە بوەستی چونکە تۆش پەنجەی تۆمەتت بۆ درێژەکرێت. وایە قوربانگیان؟ وڵا نازانم پێڵن کانی عاشقانی پێڵن چیان پێوت نازانم ئێستا و ئیشە من چەند ئیشێکتری شماز دێنە لەسەر عرامی و حەڵاڵی تر هەفتەیەکە دەستم کورۆ بە ئیشەی تر نازانم جاری وایە مەسەن هەمووی پیتزای بەم جاری وایە گۆشتی بەراستەیەکە مریشکە ئەوەیە ئیتر نازانم تاڵەموویە حرامی تیابێت تاڵەموویە گۆشتی بەرازی تیابێت هابەقە تاڵەموویەک بە هیچ شێوازێک شەرعی نییە تۆ لەو شوێنەیە ئیشکەیت. تۆ موسڵمانی قوربانگیان تۆ باوەڕتدا چی هەیە؟ تۆ باوەڕت بە حەڵاڵ و بە حرام هەیە، بە عیقاب و بە حیساب هەیە، باوەڕت بەو ڕۆژە هەیە کە ئەگەڕیتەوە بەردەست ئەڵڵا بەڕوت و ڕەجاڵی بەڕوت و قوتی بە پیپەتی بە سونەت نەکراوی دوور لە هەموو کەس و کارت ئەتکەنە ناو چاڵێکی دوومەتریەوە دوو مەلائیکە دێن پرسیاری ئەڵڵا دێکەن، دوو مەلائیکە دێن پرسیاری پێغەمبەرت لێکەن عەلەیهی سەڵات وەسەلام، دوو مەلائیکە دێن پرسیاری ئەو ئیسلامت لێکەن. برای گیان ئەگە تۆ حرام خۆر بی، ئەگە تۆ ئیطاعەی خوا و ڕەسوولەکەیت نەکرد بێت چۆن ئەتوانی لە گۆڕا جوابی ئەڵڵا بیتەوە؟ چۆن ئەتوانی جوابی ئەو مەلائیکانە بیتەوە؟ قوربانگیان کەواتە ئینسانی موسڵمان زۆر بەدوای حەڵاڵە ئەگەڕێت. تەنانەت حتا سعدی کوڕی ئەبی وەقاص هادوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی بکەم دوعاکانم قبوڵە بێ؟ فەرمووی ئەطب مەطعەمەکە تەکون مستەجاب الدعوە، با خواردنت حەڵاڵ بێت ئەو کاتە دوعاکانت گیرا بێت. ئێستا زۆر بەمان بۆچی دوعاکانمان گیرا نابێت؟ لەبەرەوە ماڵمان حەڵاڵ نییە قوربانگیان. زۆربەی هەرە زۆری خەڵک بە دوای حرامەوەیە. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیە مەلبەسه حرام ومەشربه حرام، تۆ جلەکەت حرام بێ، مەسکەنەکەت حرام بێ، مەشربەکەت ئاوەکەت حرام بێ، فأنا يستجاب لذلك؟ ئەم کەسە چۆن جوابی دوعاکانیە دێتەوە قوربانگیان؟ کەواتە ئینسان ئەبێ قەلبا وقالبا طاهر بێ، پاک بێت، هەم ناوەخنت پاک بێت هەم زاهیر و دەرەوەت پاک بێت. بۆیە براکەم تۆ موسڵمانیت ئەبێ متمسک بی بەو ئیسلامە. الله جل جلاله چی فەرمووە بێ تەطبیقی کەیت، رسول الله صلى الله عليه وسلم چی فەرمووە بێ تەطبیقی کەیت. نابێ بڵێ وەڵا ئیشەکەم ئاوایە و ئیشەکەم ئاوایە و نییە لە برسان ئەمریکاکە گیان مامۆستا گیان لێرە ئیشش نەکەی، ئەگەر ئیش نەکەی لە ماڵۆ دانیشی پارێ زیاتر وەرەگری بۆی کە بچیش بکەیت باشە. بەڵام من لە مامۆستایەکم پرسی، مامۆستایەکی بەڕێز بووتی وتی ئەو شتانەی کە بۆ نەکە تۆ ئەیبێ ئەوانەی کە حەڵاڵە ئەوانە هیچ چێشنە، بەڵام ئەو کاتێک کە بۆ پیتزا بێ گۆشتی بەرەس بەس ئەوەت بە حرام بۆ نووسێ. قوربانگیان نابێت چاوە ڕاستەکەم نازانم وەڵای بە هیچ شێوازێ قوربانگیان وەکو وتم الحلال بين والحرام بين وبينهما أمور مشتبهات. ئەگەر لێبێ تەنانەت لە بینی حەڵاڵ و حەرامشا ئەگەر شوبهە هەبوو ئەبێ ئینسانی موسڵمان خۆی لەو شوبهەیە دەرکات. بە هیچ شێوازێک نابێت بڵێ وەڵا مامۆستا فڵان وای وت مامۆستا فڵان نایەتە قەبرەکەتەوە ها ئەو قوڕی وەڵای منش بۆیە یعنی هەر چەند بەڵێ ئێستا مامۆسای وا هەیە یعنی زۆر متەساهیلە. باشە پرسیاری هەر شتێکی لەکەن ئەڵێ ئاساییە، برۆ هەڵگرتن ئاساییە بڵێ ئاساییە، لە کاتێکا نەفرەتی ئەڵڵای لەسەرە. باش ئەی بۆ نمونە کاکەگیان جاربەجار هەڵپەڕین، ئەرە جاربەجارش هەڵپەڕە.
خۆ مامۆستا بەوشی هەڵناپەڕی قوربانگیان ئێڵە قەیجێک دەوڵ زڕناش بێنە قەیجێگە خۆ تۆ چییە باشە یعنی باوەڕتە بێ شتی وە ئەبیستی غەریب عەجیب ئەم مامۆسا نازان بۆ لەخوا ناترسێ یا مەبەستێکی هەیە لەم شتە یا ئەم پیاوە شتێکی ترە ینی مەبەستی تری هەیە بۆیە ناکرێ قوربانگیان ئێوە دین لە هەموو مامۆسایە وەرگن ئەو مامۆسایی کەوا پاکە مامۆسایەکی عالمە خواناسە متەقیە لە حەڵاڵ و حەرام وردەکاری ئەکات باوەڕی بە ڕۆژی دوایی هەیە یعنی دیارە لە هەڵسوکەوتی ئەم مامۆسایە دیارە کە خواتر لە خواترسە قوربانگیان لە مەجلیسیا دیارە مە کەسێکی لە خواترسە یعنی خەڵک شاهێدی بۆ ئەدەن ئەبێت تۆ دین لەو کەسە وەرگری قوربانگیان بۆیە ناکرێ کەسێک ئێستا بۆم لە مامۆسای وا هەیە ئەڵێ وەڵا ڕۆژی دەپاکە جگەرە بخۆی جگەرە حرام نییە دووکەڵەوە بەیکی بە ئاسمانە باشە ئێکاکە ئەمە ئەکرێت